بڕیاراتن هەلویستاوە گوتنەوەی داوی لە دەربارەی بڕیارە دادگەهێ چییە و داخواست کردی هەموو خۆ تەسلیم بکەم ڕاستی و نێخۆ تەسلیم بکەن بەسەوەیەوە بەڵێ لە ڕۆژانی ڕابردوودا وەڵامی دادگای پێداچوونەوە بە ئێمە گەیشت و دام وەڵامە هەروەکو پێشتر ئاگادار بوو خۆتانیش لە دادگای انقلابە بە 10 ساڵ حکم من تاوانبار کردیم دوای دادگای انقلاب اعترازماندان لە پەروەردەکەم چوو بۆ دادگای پێداچوونەوە لە دادگای پێداچوونەوە دوای چەندین ماڵەوە وەڵامی دادگای پێداچوونەوە هاتەوە بەوەی کە یەکێک لە قازیەکان قازیە بەڕستیە پەروەردەکە ڕایە تەبرئەی سادر کردە بۆ من و دوایەوە بەڵام بەرپرسی گشتی دادگای پێداچوونەوە حکومەکەی منی لە 10 ساڵە بۆ 5 ساڵ فقط کەم کردووە لە حاڵێکدا یەکێکتر لە قازیەکان کە قازی خود ڕزیدگی گەیشت بووە بە تەواوەتی تەبرئەی سادر کردووە و ئاماژەیەکی کردەکان لەناو ئەم پەروەردە لەناو ئەم دۆسیا هیچ جۆرە بەڵگەی بۆ تاوانبارکردنی ئەم کەسا یانێ من بوونی نییە بەڵام بەداخەوە دوای دادگای پێداچوونەوەیش ئێمە لە مادەی 477 کەوتمانگرت لە مادەی 477 بەداخەوە وەڵامێکمان نەگرت و لە ڕۆژانی ڕابردوودا بە من ڕاگەیشت کە ئەبێ خۆم تەحویڵی دادگا بدەم و تا ئەم ڕۆژی داهاتوو دەبێت خۆمی تەحویڵ بڕیارەتەی داوی چییە دەبێت دەربارەی وی حکومیدا وەکو بڕیاری خۆم وایە لە ڕاستیە ئێمە وەکو ئەنجومەنی نۆژینەوە وەکو تاکی خۆم کە 11 ساڵە کار بۆ زمانی کوردی دەکەین لە ماوەی ئەم چەندین ساڵە ئێمە وەکو ئەوەی کە لە گفتمانی زمانی کوردی و زمانی کوردی وەکو بناغەیەک بووگە بۆ شۆناسی کوردی بۆ هۆڤیەتی کوردی لە ئەو خانووە تماشای زمانی کوردیمان کردووە و لە ڕاستیشە لە ماوەی تۆ ئەم ساڵگەلەی ئەمەمان فێری خەڵک کردووە بڕیارێکیش کە من وەک خۆم بۆ حکومەکەم میدەم ئەوەیە کە ئیتر هیچ ڕێگەی یاساییک نەماگەکە ئێمە بیگرین و بتوانین ئاکامی لێ بگرین جوابی لێ بگرین بۆیە تا چەند ڕۆژی داهاتوو کە دەرفەتم هەست ئەو شتانەی کە پێویستم بێ کۆیەکەمەوە خۆم ڕادستی زیندان دەکەم داخوازیاتە چییە لە جڤاکە کوردی لە ڕێکخراوی ناودەوڵەتی یەن نافخۆیەن ئیرانی دەربارەی حکومیدا گرنگترین داخوازیم ئەوەیە کە لە ڕاستیان ڕەنگە پەروەندەی من ئەم دۆسیە کە من ئیسا هەستم تەنیا دۆسیە نەوێکە بە دڵنیایە وایە دۆسیەی کە بێ بەڵگا محکومە کردێ تاوانبارە کردێ ئەوەی کە بەڕاستی پێداچوونەوە بکردێ بەسەر ئەم بەڵگانە ئەم دۆسیانە وە گرنگ بێت ئەو یەکەم داخوازیم ئەوەیە دوم داخوازیشم بەتایبەت باسی ئەو چالاکیانەیە کە ئێمە خەریکی بووین باسی زمان لەلایەن چالاکبانانەوە کە زمانی کوردی تەنیا باسی خوێندن و نووسینی کوردی نییە ئەبێ هەمومان بەەوە تێگەیشتنە بگەین کە زمانی کوردی زمانی دایکی هەر نەتەوەیەک شۆناس و بناغی شۆناس و هۆڤیەتی هەر نەتەوەیەکە و ئێمە بە ئەو تێگەیشتنە ئەبێ تێبکۆشین بۆ داسەپاندنی ئەو مافەی خۆمان و داخوازیە گەلی کورد ئەبێ لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەبێ پەروەردە بە زمانی دایکی بێ نافێربوونی زمانی دایکی بە تاکەکانی ناو کۆمەڵگە زارا خانم یانی ئەو حکم و مادەین و تو پێ هاتی سوژدارکردن چنە تو دکاریش مەرە زەلال بکیش بۆ تەماشەوان بزانن کە تێ چما حکمێ 5 ساڵە بخۆی زیندانێدا ئەو مادەی کە کەڵکیان لێکردووە بۆ داسەپاندنی ئەم حکومە مادەی 498 قانونی ئەساسی ئێرانە لە مادەی 498 ئاماژە بەوە دەکات کە دروستکردنی گروپ دەستا بۆ تێکدانی ئاسایشی ئێران لە 2 ساڵەوە تا 10 ساڵ حکم ئەم مادە ئاخواتوە لە ئەم مادە کەڵکیان گرتووە چۆن من ڕئیسی هەیەت مدیرەی ئەنجومەنی نۆژین بوو لە ئەو ماوانە کە دەستگیر کرام دەست بەسەر کرام و وەکو کەسێکە ئەم گروهیە دامەرزاندووە 10 ساڵ حکومیان یانێ ئەشەدی مجازاتیان بۆ من لەبەرچاوگرتووە هیچ بەڵگەیەک هەیە و جبلی نەوژین مەسەلەنج بۆ زمان وە کارێکی دیکەرە بتەن و ئەف حکومە پێل سەروە بێتە سەپاندن چالاکیەکانی ئەنجومەنی نۆژین ئەبێ ئەوە ئاماژە پێ بکەم
ئەوانەی کە لە ناو شارە هەن لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەنجومەنی نۆژینیان ناویان ژنەفتوێت و تێکی ئاشنابن، چالاکیەکانی ئەنجومەن زۆربەی هەرە زۆری لەسەر پرسی زمان بوو، گە زمانوان وەکو پرسێکی نەتەوەیی چاولێ کردووە. کنار ئەوەیشا ئێمە چالاکی گەلێک فەرهەنگی کۆمەڵایەتی تریشمان بووە، وەکو دانانی پەنێلگەلێک و یان سمینارگەلێک و کارگاگەلێکی ڕەواشناسی و دەروونناسی و کۆمەڵناسی، بەڵام زۆربەی هەرە زۆری چالاکیەکانی مە پرسی زمان بووە. ئەوەی کە بەڵگەیەک بێت، من چەند جارێک لە لایڤەکانی خۆما باسم کرد، ئەوەی کە بەڵگە بێت، من لە ناو بازوویەکان خۆما لە دۆرەی ئەو 6 مانگە کە لە بازداشت بووم دەست بەسەر کرابوو، هەمووی پرسیارەکان لەسەر چالاکیەکانی ئەنجومەنی نۆژین بوو. بۆ نمونە ئەوەی کە لە کاتی لافاوەکەی لڕستانە ئەنجومەنی نۆژین هەوڵ و تەقالایدا کە یارمەتی کۆبکاتەوە ڕادستی لافاو لێدراوانی لڕستان کات، یا بۆ مەلەرزەکەی کرماشان ئێمە توانیمان یارمەتی کۆبکەینەوە، یا ئەوەی کە لە 2 ڕەشەمان ڕۆژی جەهانی زمانی دایکی ئێمە چالاکیمان بوو، گوڵ و نقڵمان بڵاوە کردو، نقڵ و شیرینیمان ناوشارە بڵاوە کردەوە بە بۆنێ ڕۆژی جەهانی زمانی دایکەوە. یان 1-2 سمیناری بەربڵاو و گەورەمان گر هەمیسان بۆ پرسی زمانی دایکی. تەواوی پرسیارەکان و بابەتگەلێک کە لە دەستگا ئەمنیەتیەکانە لە خۆم پرسیاگە لەسەر چالاکیەکانی ئەنجومەنی نۆژین بووە. لە بەگشتیش لە ناو شارە تۆ ئەو کەسانەی کە نۆژین ئەشناسن چەک چالاکیەکانی نۆژین ئاشنا و باشە زانن کە چالاکیەکانی ئەنجومەنی نۆژین بێجگە ئەم بابەتانەی کە ئێستا عەرزم کرد لە خەمەتانە هیچ شتێکی تر نەبووە و گرنگترین پرسمان پرسی زمان بووە کە هەر دوارە ئاماژەیەکەمە و پرسی زمان پرسی نەتەوەیەکە کە شوناس و هوڤیەتی ئەو نەتەوە لەسەری زارەخان یانی هون وەکە نۆژین یان جی وەکە زارە هون تاکە کەسن کو ئەv کارە کریە یانیش بۆ زمان تێکۆشین کریە، چما هون تەنێ کەتنە vê rewşê. بخشن من تێنەگەیم، یعنی جگەلە نەوژین و جەنابەت شەخسەن ئێوە تەنیا کەسن، یعنی ئەو کارەتان کردووە بۆ پێشخستنی زمان فێرکردنی خەڵکیان کەسانی تریشەن، بۆچی بەس ئێوە تووشی ئەو دادگەیی بوونە؟ ئەوەی کە تەنیا نۆژین بێننا بە دڵنیایە و نۆژین وەکو یەکێک لە ئەنجومەنەکان بووگە لە ناو شارە کە زمانی کوردی دەرسداوە، وەکو تەدریس وەکو دەرسدانەوەی زمانی کوردی ئەنجومەنهایەکی تریش هەن لە ناو شارە وە بەگشتی لە ڕۆژهەڵاتی کوردستانە. بەڵام ئەوە گرینگە کە لە چ گفتمانێکەوە زمانە دەرس بدرێکە. عەرزم کرد لە خەمەتانە ئێمە زمانی کوردی ڕەنگە جیاوازیەکتە شوێنەکانی ترابێ، یەکەوەی کە تەنیا زمانی کوردی نەبووە و لە لایشیە لە تەک زمانی کوردیەکانمە شوناس و هۆڤیەتی کوردیمان بە خەڵک داوەتەوە لە ڕێگەی زمانەکەیانەوە، کاوەی کە بەڕاستی زمان کۆڵەکەی گرینگی ئەو هۆڤیەت و شوناسە بووە. زارا محەممەدی ئەس پرسە داویشتە بکەم تە بڕیاردا کەنگی خوا ڕادەست بکەی؟ بڕیارە تا 4-5 ڕۆژی داهاتوو، یانە 4-5 ڕۆژ دەرفەتم هەست لە ماوا بێ من خۆم ڕادەستی دادگا بکەم. بێڤیا سەلامەتیەش بۆی وە زارا محەممەدی مامۆستا زمانی کوردی توژ سنە تەڤلی بولتەنەما بووی.